بەڕێز شەلال گەدۆ ئەندامی ئەمینداری گشتی ئەنجومەنی نیشتیمانی کورد لە سووریا سەبارەت بە بەڕێوەبەرایەتی خۆسەر کە نەوتی ڕادەسی دیمەشق کردو و داهاتووی کورد بە گشتی لە سووریا لەگەڵمانە کاک شەلال سوپاس بەمەدەبنی بەڕێستان بەخێر بن خۆشحاڵم لەگەڵمانی لە هامبۆرگ بووی گفتوگویەکمان کرد لەسەر هەمان بابەت سەرەتای کەوتنی بەشار ئەسەد بوو ئەگەر بیری بێ پێم وتم هیوا خوازم داهاتووی سووریا بە شێوەیەک بێ بگەڕێتەوە توش وتم من خۆم ئامادە کردووە هەم بەم قاتەوە هەر بەم قاتەوە چمەوە سووریا گەڕایتەوە بۆ کوردستان یعنی ئەم گەڕانەوەیە ئومێدە بۆ ئەوەی کە سووریایی نوێ مافی کوردی تیا پارێزراوە بێ لە کاتێکدا ئەمڕۆژ شاندێکی ئەنە کەسە لە دیمەشق شاندەکەمان ڕاستە لە دیمەشقا ئێمەشی خۆی حاضر دەکەن بڕۆین بۆ دیمەشق و هەر نەڕینمان وایە یعنی هەموو سەرکردەکانی کورد لە دیمەشق بن چونکە سووریایی تازە لە دیمەشق ئاوادان دەکرێت بە قەنەعەتی من و هەر بریاری سەبارەت بە هەموو سووریا بە قەدیە کوردی و بە هەموو خەڵکی تر لە دیمەشق دەردەچێت بۆ ئەوە ئێمە دوێ گرانیمان لە دیمەشق بێ و ئێمە دوێ بەشێک بن لە پرۆسی سیاسی لە سووریایی تازە چونکە ئەو سووریایی کۆن ئەو سووریایی باسی جاران گتەمەنی بوو بە 100 ساڵ و گە کوردی تێدا معتەرەف نەبوو ئەوە ڕۆشتی ڕوخیە ئێستا سووریا بە حاجەتی هەموو خەڵکی خۆیە بە حاجەتی هەموو پێکهاتەکانی سووریایە پێکەوە سووریا ئاوادان بکەن ئێمەشی بە قووەت خۆی ئامادە دەکەن گە بڕۆین بۆ دیمەشق و لە گەردە سەڵاتدارانی تازە قسە بکەن بۆ مافی گەلەکەمان و بۆ نەڕینی کورد نەزری کورد لە سووریایی ئایندە زۆر باشە دوای دوو مانگ لە کەوتنی بەشار ئەسەد ئەنی کورد تاوەکو ئێستا گفتوگۆ ڕێکەوتنی لەگەڵ سووریا نوێدا نەکردووە ئیدارەی سووریا نوێدا بۆچی؟ ئیدارەی سووریایی نوێ تا ئێستا شتێک نەکردووە بەڕاستی چەند قسەیەکی هەیە ئەی سەر و کۆماری سووریای تازە بۆ پێکهاتەکان تۆزێک مطمئنەوە بۆ کوردەکانیش بە تایبەت بەڵام ئەفعالەکانی تا ئێستا مەسەلەن نمونە دوو تشتی کراوە وەکو ئەو کۆمیتی ئامادەکار بۆ کۆنگری دیالۆکی نیشتمانی سووریا ئەو کۆمیتە کەسێکی کورد تێدا نەبوو ئەوە بۆمە جێگای ئەتمەئنان نەبوو ئەوە احتیجاجمان کرد و قسەمان کرد زۆر لە ڕگەیاندن وەکو ئەنە کەساگە ئێمە موافق نین لەسەر ئەو کۆمیتی ئامادەکارگی یەک دەنگە و یەک ڕەنگە و یەک هەلوێستە هەموو ئەندامەکان لە حوت ئەندامی پێکات ئەوە کەسێکی کورد تێدا نیە کەسێکی عەلەوی تێدا نیە کەسێکی درزی تێدا نیە هەر هەموو عەرەبی سونەن ئەوەشی وەکو دەڵێن مقدمەیەکی باش نەبوو بۆ سووریا چەند کۆبوونەوەشی لە هەموو پارێزگاکانی سووریا ئێستا دەستی پێ دەکەن ویستی شاری بۆ هەر ئەو کۆنگرە ئەوی شاری حەسەکەژی زۆربەی کورد لێن ئەوە دروستکردن لە شاری دیمەشق ئەوەشی بە دڵمان نەبوو ینی داوەتنامە بۆ چەند کەسێک لە ئەنە کەسە هات منیش یەکێک لە ئەوان بووم بەڵام ڕەتیمان کرد و نەیڕۆشتن ئاگادار نەبوون ئێمە شەرت و مەرجمان هەبوو گدەوەی تەفگەری سیاسی کوردی و بەتایبەتی ئەنە کەسە ئەو نونەتی کورد بکە لە هەموو چ کۆبوونەوەیەکی ئستیشاری یان کۆنگری نەتەوەی دروست دیالۆکی سووری دەوێت ئەنە کەسە بە وەکۆنونەری کورد حزبەکانی تر لێ ئامادە ببن بەڵام بە ناوی کەسایەتی ڕەتمان کرد و هەر بەشداریمان نەکرد و منیشێک ئەو کەسانی گەڕەتم کرد باشە بەڕێبەراتی خۆسەر هەسەدە ئێستا نەوتی ڕادستی دیمەشق کردووە ئەمە لەسەر چ بنەمایە کراوە لە کاتێکا گفتوگۆی کورد و دیمەشق تاوەکو ئێستا نەکراوە بەڕاستی ینی چی گفتوگۆ لە ناو قەسەدا یان ناو ڕێبەریە خۆسەر و سوڵوتاتی دیمەشق لە حکوومەتی دیمەشقی تازە ببێ بە سەلامەتی زۆر باشە و ئێمە موافقن و ئێمە حەز ناکەنجی گشەر دروست ببێ و حەز ناکەنجی گەم مەسەلەی قەسەد بە خوێن حەل بکرێ بەڵام هیوامان ئەوە بوو ینی و منیش هیوادار بووم ئەو ڕاستگردنی نەوت و غاز بۆ دیمەشق مەرجی مافی کورد تێدا باشتر بوو ینی ئەوە بە خۆڕایی هەموو شتێک بدن بە دیمەشق و بدن بە کەسێکی تر ئەوە بە قەنەعەتی من کاکشتان ینی ئەمە خۆ دەزانی بەشێکی زۆری ینی ئەو کێڵگەرەوتیانە لە ژێردەستی نەک بەشێکی زۆری هەمووی لە ژێردەستی ئەمریکایە ینی ئەوارەی پارێزن لەگەڵ هەسەدا ئەمە بە ئۆکەی و خواستی ئەمریکا نەکراوە باوەڕ ناکەم کە ئەمریکا تەدەخلی ئەو هەناردنی نەوت و غازی دەکرێت بۆ دیمەشق ئەوە بریاری ڕێگەبەریە خۆسەرە و ئەوان توانی بوون مەرجێک دابنا لەگەڵ حکوومەتی سووریا بۆ مافی گەلی کورد ئەو مەرجە زۆر زەرورە ئێستا ئیداری خۆسەر زۆر ئەوراقی لێ دەستدایە ینی هەموو خێراتی سووریا هەموو داهاتوی سووریا
لە ئەو منتیقی ڕێوەبەریە خۆسەر دەسەڵات لوێ بە قەنەعەتی من گە ڕێوەبەریە خۆسەر ئەو ئەوراقانی بەقەوەت بەکار بهێنی بە مافیگەلی کورد ئەستیفادەی زۆر کورد لێ دەکا ئێمە هەوڵ دەدن و پێیان دەڵێن گە ئەوە توانێ بن ئەو مەرجانە دابنن لە هەموو مەرجەکانی تری حزبی باشترە و بۆ کوردی باشترە. باشە دەسەڵاتی نوێی دیمەشق لیژنەیەکی بۆ کۆنگری نیشتیمانی پێگەناوە تاوەکو ئێستا کوردیتیانی ئەم لیژنەیە کارەکانی سەرەگرێ لە کاتێکا کوردیتیانە و لە هەمان کاتیشا ینی یەکێتی ئەوروپانەتەوەی گرتوەکان داواکەن کە حکوومەتێک پێک بێنرێ مافی هەموو پێگاتەکانی تێدا پارێزرا بێ و پێگاتەکان ڕۆڵیان هەبێتیایە. ئەوە بیدایەتێکی باش نەبوو وەک پێش ئێستا قسەم کرد ینی ئەو لیژنەیەکی پێک هات لە یەک ڕەنگ و یەکدەنگ ئەوە بیدایەتێکی باش نەبوو و جێگای ئەتمەنان نەبوو بۆ کورد و بۆ کریسیان و بۆ دروست بۆ هەموو پێکاتەکانی سووریا و هەمویان احتیجاجی کرد و بە خەڵکەکانمان وت بە هەموو وڵاتانی جیهان ئێمە ڕای خۆمانوت و ڕایگەیاند گە ئێمە لەسەر ئەو کۆمیتە لەسەر ئەو لیژنە موافق نین بەڕاستی ئەوە بیدایەتێکی باش نەبوو و مەترسیشمان هەیە و کۆنگری نیشتیمانی دیالۆگی سووریا ئەوەژی بەعینی شێوە بەڕێوە بچە ئەمڕۆ وەکو ئێستا جەنابەت باسی کرد شاندی ئێمە شاندی ئەنە کەسە لەگەڵ گەر پیدرسۆن لەگەڵ ئومەم متحیدە جواتێک چی کرد لە دیمەشقی و باسی ئەو خاڵانە هەمویان کرد ینی ئەو گەر پیدرسۆنجی هەر لەگەڵ کورد و گەرپێکەتەکان متەزامن بوو و برادرانی مەوتی ینی ئێمەشی وەکەوە ئەرامان دەکەن و دەبیننگە حکوومەتی سووریا دەسەڵاتدارانی سووریای تازە احتیرامی مافی هەموو پێکەتەکانی سووریا بکرێ بەو شێوەیە نابێ ینی باشە لە چەند مانگی داهاتوودا بڕیارە حکوومەتی نوێ پێک بێنرێ کورتیا بەشدار بێ هیچ بەڵێنێک بە کورد دراوە ئەو بەڵێنە ینی دەسەڵاتدارانی سووریا پێمان نەداوە بەڵام قسەکەیان حتا ئێستا جوانە دەربارەی ئەم مەسەلە و ئەمڕۆ ینی UN گەر پیدرسۆنی بۆ مەتەچیدی کرد کورد لە حکوومەتی داهاتوو ئینشاءالله دەبینن ینی کورد بەشداری ئەو حکوومەتە دەبن و کورد بەشداری ئەو پەرلەمانەژی گە ئێستا درست دەبێ ینی لە ماوەی چەند هەفتەیەک ئینشاءالله کورد لێ بەشدار دەبێ و کورد لێ حاضر دەبێت. زۆر باشە بەڕێز شەلال گەدۆ ئەندامی ئەمینداریتی گشتی ئەنجومەنی نیشتیمانی کورد لە سووریا سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستە سپاس بۆ ئەوەش گەلێک مەمنون بەخێر بێ.